بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتەن لێبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنمەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویستە گەینەوە. لە ئەڵقەیەم جارەی بەرنمەکەتان بابەتی وەلا و بەرا متاچی موسڵمان باسەکەی بزانین لە ژیانی ڕۆژانەیە و لە پەرستشی خۆیان وەکو ئەرک تاچی موسڵمان ئەرکێتی وەلایی بۆ کێ هەبێ بەڕایی بۆ کێ هەبێ تا چەند وەلا و بەرا هەندێک بەرهەم و پێداویستی و زەرورەتە خەنە بەردەم تاچی موسڵمان و پێویستە پێوە پابند بێ لە هەندێک ئەرکی ئاینی و نەتەوەیی و نیشتیمانی و کۆمەڵایەتیە ئەم بابەتە چۆن لە بەردەم تاچی موسڵماندا دەبێت بازنەی وەلاءەکانی بەراءەکانی فراوان ببێ و تاکوێ مەسەلەن سنووربەندی کراوە چۆن مامەڵەیان لەگەڵدا بکە. ئێمە لەم ئەڵقەیە و لەم بەرنامەیە لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد بامۆچی زانای ئاینی ئەم باس و خواستە تاوشەیەکی سەرەتای بەرنامە بە گەرمی بەخراتنی مامۆستای بەڕێزەکەین کاک دکتۆر بەخێر بن. خی گەورە پاداشتان باتەوە و زۆر سپاستانەکەم بۆم دەرفەت. بەخێر بن زۆر سپاس. کاک دکتۆر لە سەرەتاوە هەر با بزانین چەمکەکان بناسی بزانین بۆ خۆی هەردوو چەمچی وەلا و بەرا چی دەگەیەنی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أصلي وشيء الولاء بچن معنايك دي لزماني عربية كوشيك عربية ولا يعني خوشويستي يعني پشتیوانی يعني سرپرشتی بمعنى دي بەڵام معنایەکە وەکو لە جامع بێ بۆ ینی زیاتر خۆشبیستن و لەگەڵابوون و پشتیوان لێکردن ینی ئەمەیان مەقسوودەکەیانە. بەڕائیش ینی بە دووری و دوورکەوتنەوە و وازهێنان و خۆشنەویستن و پێچەوانەی ئەوە ینی وەلاءەکە نزیک بوونەوەی تایە ئەمیان دوورکەوتنەوەی تایە وەلا ئیش بە معناش بە پاڵێکا بێ بە وەلاش بەوە ئەوتێ بۆیە نزیکیش ئەگەیەنێ معناکەی لەبەرەوە ئەوە لە ڕووی زمانەوانی و لە ڕووی شەرعیشەوە ینی ئینسان خۆشەویستی و پشتیوانی و هاوکاری و هەموو شتێکی بۆ موسڵمانان بێ بۆ خوا بێ بۆ پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم بۆ ئاینەکە بێ ئەمە وەلاءە. بەڕائیش ینی دووری و خۆشنەویستن و ڕقلێبوون بۆ ئەو شتانی کە پێچەوانی ئیسلامن لە ئەفکار و بیر و باوەڕ لە کردەوە و کار و پیشە. ئەوتە یەکێک لە پێغەمبەرەکان فەرمێ ئینی لعەمەلیکم من القالین یعنی من ڕقم لە خۆتان نییە بەس من وازی دوورەکەومەوە لە کردەوەکانە. قالین یعنی تاریکین معنى كسي معنى كيف بجوالك تركها بس قالين يعني تاركين ما ودعك ربك وما قلى يعني خوا وازي لتونه هنا او تركي نكدو بيغمر فرمي صلى الله عليه وسلم دبروا بمعنى شرعي كان او ولا يعني پشتیوانی و لەگەڵابوون و خۆشویستن و بەدەمەوەبوونی مسلمانان لەناو خۆیانە بۆ یەکتر بۆ ئاینەکەیان بۆ قورئانەکەیان بۆ پێغەمبەرەکەیان بۆ خوا و پەروەردگاریان سبحانه وتعالى بەرائیش ئەنی ئەوانی کە کافر و بێباوەڕ و پێچەوانی دینەکەن لەوانە دوورە بەڵام لێرە شتێکیشمان لەبیر نەچێ. وەلا و بەرا بابەتێکە مەسەلەی تەعاملش بابەتێکی ترە. ئێستا ئەکرێ کابرا مسلمان ئەوکو مسلمان وەلات هەیە بۆی بەڵام ئەم مسلمانە گوناهبارە کۆمەڵە سیفاتی خراپ و ئەوانەیە ئالەو بەشانە تۆ وەکوڵێ ئەوانەی خۆش ناوێ ڕقت لەو سیفەتانەیەتی منبوزە ینی وەلاکە ئەوەنەی بۆی هەیە بەقەدەر چاکیەکەی ئەسڵی ئیمانەکە کە هەیەتی بەڵام ئەو سیفەتە خراپانی هەمووی منبوذە هەمووی بێزراوە بە تەواوی مطلق نییە. هەروەها کابرایەکی بێباوەڕ وەکو بێباوەڕەکەی لای تۆوە دوورە لە تۆ وەکو فیکر و بیر و باوەڕ و عەقیدە بەڵام دراوسێتە خزمتە هاوڵاتی و نیشتیمانیتە ئەم حەق و مافانە مادەم ئەو دژایەتی دینەکەی تۆ نەکا ئەم حەق و مافانە لەگەڵا جێبەجێەکەی لە چوارچەوەی بیر و باوەڕی ئاینی ئیسلامە تا چەند مەسەلەن ئەم بابەتە زۆر بە گرنگ جێکراوەتەوە لە سەروی بابەتە وەلا و بەرا زۆر گرنگە. پێغەمبەری خوا لە حەدیثێکە ئەفەرمێ إن أوثق العرى عرى الإيمان الحب في الله والبغض في الله
يعني بەهێزترین پەیوەستی ئیمان لە ناو مسلمانانە خۆشویستن و ڕقلێبوونە لەبەرخوا يعني ئەمە وەکو کۆڵەکەی ئیمانە بناغەی ئیمانە یەکێکە لە ئەساسیات ئیمان الحب في الله والبغض في الله وأفرمي الموالاة في الله والمعاداة في الله لبيش أو أفرمي جعل الحب والبغض خوشويستي تقريبا دوباره وتأكيد يكتر واحد أنجا أفرمي مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد الواحد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى نموني مسلماناني بلا شيك يناوتو أبي خوشي وناخوشي أما بو ولاك بۆ بەڕائش ینی چەندین ئاەتمان هەیە ئیبراهیم پێغەمبەر خۆی گەورە فەرمێ سەرمەشقە بۆ ئێوە قد كانت لكم أسوة حسنة في إبراهيم والذين معه يعني جوانتري سەرمشقی بۆ ئێوە هەیە مامۆستایەتی پێشەوایەتی بۆ ئێوە لە ئیبراهیم و شوێن کەوتوەکانێک کە لەگەڵی بوون إذ قالوا لقوم ئالەم شتا کە بە گەلەکەیان و کە گەلە بێباوەڕەکەیان إنا براء منكم ومما تعبدون من دون الله ئێمە بەرین لە ئێوە و لەو شتانەش کە ئێوەی پەرستن جازانين تفسير فرمون ملاحظك سنجدة بيشا بريبون للشخص كان إنجا العقيدة وبيرو باورو برستنا كان ها أو شخصان بيرو باورك هلا قرن كبتبرسيو شيركو عقيدة خرابك أجرنا خو بتيك بتنا خو يجي بينا عقيدة أجر خلينا بدايني وبيبرسيو دفاعي له يعني ما وصل مثلا تاشن أمانة لبرجرينجيان تكل بأركان كان بون هم إسلام هم إيمان بهبلي آخر جاء بهر أو تيسأل من آيات بوم كنتور باس إيمانك فرمي أوثق عرى الإيمان بهستريني بيوستي إيمان المعاداة في الله والموالاة في الله والمعاداة في الله إيه أو آيات بيروزك أفرمي ومن يتولى الله ورسوله والذين آمنوا فإن حزب الله هم المفلحون هم الغالبون ولا أكيب حزب الله كحزب الله وحزب الشيطان هاتوا لقرآن دي ولا حزب الله بچی داناوە بەمەی عفو پێناسەی حزب اللهەتی بەچی پێناسە کردووە کە وەلای بۆ خوا و پێغەمبەرەکەی هەبێ مسلمانە بۆ ئیمانداران هەبێ مانای چیە کاتێک پێمانەڵێن ئەمە بابەتێکی عەقیدەیە تێکەڵ بە عەقیدە بوو ئەمە ئەمان بۆ بەو کوێ یانی خۆی عەقیدە دوو شتە بەڵێ جارێ وشەی عەقیدە وشەیەکی مستەلەحێکی قورئانی نییە ئەو عولەما دایانناوە بەڵام وشەی ئیمان مستەلەحێکی قورئانیە و لە سونە هاتووە ئێستا هەردووکیان بۆ خوێن تۆتایەتی زۆر جا ئەگەر بڵین مەسەلا وەلا و بەڕا عەلاقەی بە ئیمان و هەیە ئەوەتە کە باس ئیمانەکە یەکسەر لەگەڵ ئیمانە دێنێتی ئیمان ئەو شتەیە لە دڵ و مێشکی ئینسانە ئەچەسپێ دائەمەزرێ قەناعەتی لەسەر دروستە بێ هەر لەشەوە سەرچاوەگرێ بەڵام تۆ سێرەکەی نوێژ نییە نوێژ ئیمان نییە نوێژ عیبادەت و دروشمێکە تۆ ئەنجامی ئەدەی بەڵام پاڵنەر بۆم نوێژە چییە ئیمانەکەی ئەخلاقی جوان ئیمان نییە بەڵام دافع و پاڵنەر بۆی ئیمانە سەرچاوەکەی ئیمانە وازێنان لە پێچەوانەکانیان لە ئەخلاقی خراپ لە عیبادەتی غەیری خوا وازێنان سەرچاوەکەی ئیمانە یعنی مامۆستا بەو مانایی ئەگەر ئەم گرفتی تیا بێت نوێژکردنەکە ئەخلاقەکە وەلا و بەراەکە خەلەل لە ئیمان لەوای بۆ نمونە ئێستا زۆربەی خەڵکی موسڵمان لەو چه مشکلەی لە نوێژانە بێ مشکلی ڕۆژوانە بێ لە حەجا لە زەکاتە لە مشکلانە مشکلی نەبێ بەس کاتێ سەیرەکی کەسانێک کە ئاینی خۆیان قبوڵ نییە ئەم زۆر عادەتی ئەیبینێ لەگەڵ موسڵمانە بەجێیان نازانێ ئێمە خەلەلە ناڵین تۆ خەلەلەکە چەند گەورەیە ناڵین تۆ وەرە مەسا بڕۆ بیان کوژەوە بڕۆ دژیان بووەسە بڕۆ بەس خۆش و نەوێ خەلەلەکە چەند گەورەیە سەیرەم ئاەتە پیرۆزت بۆ قل إن كان آباؤكم وأبناؤكم وإخوانكم وأزواجكم وعشيرتكم وأموال اقترفتموها وتجارة تخشون كسادها ومساكن ترضونها أمانهم أحب إليكم من الله ورسوله وجهاد في سبيله فتربصوا حتى يأتي الله بأمره والله لا يهدي القوم الفاسقين أجر باوكتان مناڵتان خێزانتان کەسوکارتان عەشرەتتان ماڵ و جێگە و ڕێگەتان باخ و بێستانتان ئەمەتان لە خوا و پێغەمبەر و جیهاد لە ڕێی خوا لا خۆشەویستتر بوو ئەوە چاوەڕوان بکەن سزای خواتان بۆ بێ خوا هیدایەتی فاسقان نادا یعنی حتا سەید قوتبە فەرمێ خەڵک مەدحی منەکەن ئەڵێن پیاوێکی باشەوە من هێشتا لە خۆم ڕازی نیم وا نازانم ئەم ئاەتەم بە تەواوەتی جێبەجێ کرد بێ ئەم ئاەتە بە مەعنا دەقیقەکەی لەسەر خۆم جێبەجێم کرد بێ ئەو چۆنە بێ
مەسەلا لایەتی کافرمی ئەگەر باوک و کەسەکانتان لا خۆشەویستتر بوو لە دین ئەوە یعنی وەکو لە ئیمانەکەتان تەواو نییە. ومن يتولهم فأولئك هم الظالمون لآيات كافرمي هل كسي ولايتي أو كافران بكا باكسو كارشي بن أوي بو أو عقيدك جياي خوي ترى هنا لنسبة يك نسبة خزمن كسيكن بشتيكن بلام بيرو باورك عن جياي ما أم بيرو باور ما إجازة مدام كلمش أم بيرو باور هل إسلام واني هم عيني واعي حتى أحزاب الدنيا جواي أحزاب الدنيا قبولناك يجي أندامي أو به بيوندي بحزبك أنا بابتي ولا أبرأي نعم براسي ولا هذا هم حزبك هاي حزب تو أندامي برسميتيا بأجر داري وان بيوندي كي حزبك أو كل يعني جاي قبولني أو حزبانش كزور شورج يروشن يكوشن حكم إعدامه لأنه هو خيانة الله ينكردوا إيه باش أما حزبك دنياي بشري دسكرت أم حقب أخويا دا قبولناك أندامي كي لشو ينتر أندام به يبودين بقبولك زور ما بستم لستر أمر بوستم يعني زور بابتي هستيار جنابة أماجد بوكرد مثلا روجي تواو تاشي مسلمان أشياء مثلا نيوجي تواو به أما بابتك بالري إيمان ويليك بخوي إيمانية ولا أبراء إشبه همان شوية بس ولا أبراء لم روي زور كمكرتيتها جنابة أماجد تاشن كموت تخلل لك تاشن جوري والله خللك يتر أقعد جاري ويا قعدت الراتي ويكبر لباسني دينا شت درو جاري واشي يعني جناه وقول تاوانا كواتب ببي بابتك ما مصاب باباسي بابتك بكين شيء أمان بات الدروي هشتكي أو بابتي هشتكي بربطي بإيمانه مثلا بونمنا يستو أبي خوات خوش بيو خوا بپروردگاری خوتو خالقي بونورو عبادت بوكدن بزاني اگر شخص مروف مخلوق غيري خوا بو بزاني عبادتي بو بكري او چون دره ولا بازنيتي حتى عبادتك تجاري واي خلق وازن عبادتها الامن يجو او بيوتي طبعا او زقترين جوري عبادته بلام عبادت بمعنى شرعي ولغوي كشي كهرواقيني هرشتي تو جورالي بكيتو قدن كجبي بلام برزامندي خود بوي ببيزو اللي كدن او عبادته بيغمري خوا صلى الله عليه وسلم عدي كري حاتم الطائي هات دوای فتحی مەکەوان و دوایکە واستەیان بۆ کرد هات مسلمان بوو کە لە ڕێوە هاو پێشەوە مسلمان بێ و شایەتمان بێنێ سەلیبێکی لە ملا بوو پێغەمبەری خوا ئەم ئایەتەی خوێندەوە اتخذوا أحبارهم ورهبانهم أربابا من دون الله والمسيح ابن مريم قەشە و پیاوە ئاینەکانیان کردبوو بە خوا ئەویش وتی دیارە یەکسەر تێگەشت ئایەتەکە عەرەب بوون یان تێگەشت و عادی وتی ئەی پێغەمبەر خوا نەیان کردبوون بە خوا يعني حتى أو جوان تينقي لو يعني اتخذوا أحبارهم أربابا وإذا أرباب يعني هل هو عبادتي بوكري تنا أخوا كي كذبون عن بخوا يعني مسيحي كان بيوعينا كان نكذبوا بخوا نحن برستن بيعمر خوا فمي أي حلالا بو حرام نأكدن وحراما بو حلال نأكدن وخلق كش بجوان نأكدن تباع تدعو عبادته يعني كابرا لحلال وحرام أما بكو أما ما كبجوبك وعبادته أو برستنا يتخو برستن شاخو جوينية خو كابرا نوێژەکە نوێژ خوا و توێتی ئەو شەر گوێڕایەڵیە بەس گوێڕایەڵەکە ئالە و جۆرە شێوە دیاری کراوایە هەنا کاتی ئەڵێ حرامیش مەخۆ خۆش عیبادەتە کاتی ئەڵێ حەجیشکە عیبادەتە کاتی ئەڵێ درۆژ مەکە هەر عیبادەتەکە درۆ ناکە کە ڕازگۆی شەر عیبادەتە ڕازگۆیی ڕازگۆ بێ چونکە ئەمر بە ڕازگۆیی کراوە لەبەرەوە ئەو شتانە کە ئەچێتە بازنەی حەقی خوا بمسائل إيمان وباور بيناسا كراوة أقل لوا خلال هبو بمرجع مانع نبي ومرجو شرطي معلومات وزانياري وأنا لسر شخصك جيبو به أنجا لبازن إسلام شديد أقل نامسا كابرا معذور به تازم مسلمان بونازن وشتوايا بي كافر نابي يا مانع هي كابرا لشوينكي دور دسا هيج نازن دربار إسلام مسلمان يجبوه ها أو اشتكيشكا لدرچون بالإيمان لو أنا معذور بتابي أو تري بوي عندنا نفر بو هلا سدمي بيغمبر صلى الله عليه وسلم مسايسه هاوار كدن لغيري خوا وسيون خواتن بغيري خوا شركه بلام صحابي وابو اوي كدو بيغمبر خوا فمي لا تحلفوا بآبائكم نيودي اكثر كافر قلت لو أنا كم جاري بو اوي كذبي بس هو معلوماتي بو نابي ابي من قال من حلف بالله والعزى فليقل لا اله الا الله
هەر کەسێ سوێنی خوارد بە لات و عوزا بێ بڵێ لا یعنی ئیمانەکەی ڕۆژاوەتە بێ سەر لە نوێ تەجدیدی کاتەوە. لەبەرەوە مشکلەی مەسلا مسلمانی ئەم سەردەمە یا بەشێک لە مسلمانانی ئەم سەردەمە ئەوەیە لە فروعیاتی دینە گرنگی پێدەن، یعنی ئەمانە کە فەرعی دینن ڕۆژوانە، بەڵام ئوسوڵی دین کە ئیمان و عەقیدەیە لەمانە کەم تەرخەمی زۆر هەیە. هەست ناکەی مەسەن هۆکاری تێنەگەیشتن ینی مامۆسایە گوتی مامۆسای قسێکی خۆشی گێڕاوتی کابرایەک ئەو زەمانە کۆمەڵە بوو لە دێکە ئێمە بوو بە پێشمەرگ زۆر دژایەتی مامۆساکەی کردبوو لەسەر باوەڕبوون بەخوا و ئیمان ئەوانە وتی تر ساڵێکیان چەند ساڵ پێشمەرگە بوو ئەو برادەرە شەو هاتبوونە دێوە شەو وەکو لە یەک دوو ڕۆژێکی ماوە بۆ جەژنی ڕەمەزان وتی ئەویش هاتوو بە شەرمێک و کە زۆر دەگەڵ مامۆسا نەیکراوە تێگیراوە وتێتی مامۆسا بەڵکۆم سەرفیتەمە لێ وەرگری تەوانێت شتێتی کوڕم تۆ باوەڕ و بەخوانێ و باوەڕ بێ بەخوا من سەرفیتەکەش بووم من مەمنونم ئەگەر تۆ باوەڕ بەخوای سەرفیتەوێت تۆ باوەڕ بەخوای سەرفیترە نییە. جا دوای لە مامۆسایەکی پرسی وتی باشە مامۆسا ئەم کابرا باوەڕی بەخوانێ بۆچی باسی سەرفیترەکە؟ وتی وەڵا ئەوە سەبەکەی و مامۆسایانی کۆنەوە باسی سەرفیتریان کردو سەرفیتە هەرەبێ بیدەی نابێ نەیدەی هەر قەرزی شکرۆ بێ بیدەی ئەوە سەرفیتەکە لە شعوریان ماوەتەوە بەس ئەوەنە باسی عەقیدە و ئیمان نەکراوە ئەگەر ئەوەش باسی عەقیدە و ئیمان و وەلا و بەڕاکە بکردایە هەر ئاوا ئەو کاتە تێ ئەگەشت ئەو یا ئەبێ ڕێی ئەوەی بگرتایە یا بۆ ڕێیتری نەگرتایە لەبەرەوە ئەو عەلاقەی بە تێنەگەشتنەوە هەیە. بۆیە زۆرێ لەو کەسانش کە ئینسافیان هەیە لەو کەسانە کە لە شۆڕشی کووردا مەستا چوون لەسەر ڕێگەیەکی تری غێرە ئیسلامی کە شۆڕشەکەیان کردووە دوایی کە ڕێکەوتووە لە مەجلیسێکا لە شوێنێکا لە جێگەیەکا لەگەڵ هەندێک زانا و خوێنەوار و مفەکیری ئیسلامی کەوتونتە مناقەشە و باس و لێکۆڵی نەوشت توێتی وەڵڵای جا من ئێمە نەمانزانی وایەنە ئاوامان ناکرد ئەوانە کە بە ئینساف بوو کە عیلمێتی هەبوو و بە دوای ڕاستیا گەڕا و نەکەوتووە هەر بەم لێ قسە و ئینکاریە تێدی من کاتی خۆی سەرەتایمیش ئەمەم بزانێ ئاوام ناکرد تێگەی اینجا شتێکیش کەواکە خەلەلێکیش هەیە لە موسڵمانیان ئێمە هەرچی خەلەل نەیدێن بەسەر خەڵکە مەسەلا کاتێ میلەتەکە ستەمی لێکرێ واجبی موسڵمانە پێش هەموو کەس بڕوا ڕەفعی ئەو ستەمە بکە لە میلەتەکەی. پێغەمبەری خوا فەرمی من قوتیلە دوونە مالی فەهوە شەهید من قوتیلە دوونە عیرضی فەهوە شەهید من قوتیلە دوونە نەفسی فەهوە شەهید. ها دێت تو ئەگەر لەسەر ماڵ و لەسەر ناموس و لەسەر هەر مقەدەساتێکی خۆ بکوژرەی شەهید بی ئێ باشە تۆ بێ لە پێشی هەموویەوە بی بۆ لە دوای هەموویەوە بی. ئەمە یەک. دوو پیاوێ هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم سەحابەیەک وتی کابرایە دێ ماڵەکەم لێ داگیرکە وتی مەیەرێ تی ئاخر شەڕم لەگەڵاکە ئەم کوژێ شەڕەکە سیلاحی پێ تی تۆ شەڕی لەگەڵا تی ئەی ئەگەر من ئەوم کوشت ئەو منی کوشتی تۆ ئەو بکوژی هیچ نییە هەی چەڕۆ ئەو تۆ بکوژێ شەهیدی. ئەمە چێ بۆی کابرا دیفاع لە خۆی بکە دیفاع لە ماڵی بکە دیفاع لە مقەدەساتی بکە لە شەرەف و ناموس و خاک و نیشتیمانی بکە تێگەی ئەمە کاتە ئەمە دروست نابێت کە ئێمە خەلەلێکی خۆمان بخێنە سەر دین. جەنابی مامۆستا بە ئێستا لەبەرەوەی جەنابت وتت بابەتەکە هەستیارە وابێ بە هەستیاریەوە مامەڵی لەگەڵا بکەین هەندێک بچینە ناو وردەکاری وەلا و بەراەوە بزانین ئەم وەلا و بەرا چ بەرهەمێکی ئەبێ ببێ بۆ تاچی مسلمان ینی بۆ نمونە کە تاکێکی مسلمان پێویست بکە وەلا وش و بەرائیشی هەبێ بەرامبەر بە هەندێک مەوزوع و بابەتی ڕۆژانەی ژیانی بابزانین بەرهەمەکانی ئەمانە بێت چۆن بێ مەسەن بۆ دەوروبەری بۆ تاک بۆ مسلمان بۆ غێری مسلمان بۆ لە بواری کۆمەڵایەتی لە بواری نیشتیمانی چوزانم هەر شتێک کەواتە بە ئەو شتانی ئەچنە ناو ئەم چوارچێوەوە چین پێمان بڵێ بۆی خەڵک ئاگادار. ئێمە یەکەم وەلا بۆ مسلمانان ئەوەی تۆ خۆشت بوێ بەڵێ مسلمان إنما المؤمنون إخوة ئەو حەدیسی کە خوێنمەوە مثل المؤمنين في توادهم تا آخری حەدیسەکە بەڵێ ئەبێ احتیاجات و پێویستی بوو بۆی جێبەجێکی ئەبێ زوڵمی لێکرا نەیەڵی زوڵمی لێ بکری ئەبێ پشتی بگری ها المؤمن أخو المؤمن لا يخذله هيك لينكان ها نابێ پشتی بەردا نابێت لی گەڕێ دوژمن چی لێکا لێ بکە ئەمە بۆ مسلمانەکە ینی مادی و معنەوی لە پشتی بێ لە قەلبیان خۆشی بوێ هیچ جۆرە ڕق و کینە و ئەو جۆرەشتانی بەرامبەری نەبێ مادەم ئەو مسلمانێکی چاک و
ڕێک بێ لەگەڵ ئاینەکەی وای هەست بۆ خەڵکێکی تریش ئەوەیە تەنها خۆشی ناون کە بێدینن نامسڵمانن بەڵام تەعاملی دنیایان لەگەڵاکە قورئانە فەرمێ دەربارەی دایک و باوک وإن جاهداك على أن تشرك بما ليس لك به علم فلا تطعهما ئەگەر دایک و باوک و هەردووکیان هەوڵیان لەگەڵا دای هاوبەش بۆ من بڕێ بدەی خوا فەرمێ بە گوێیان مەکە بەڵام یەکسەر بە دوایە فەرمێ چی بەواوی عەتف وصاحبهما في الدنيا معروفا بەڵام هاوڕێیەتیان بە چاکی بکە بۆ کاروباری دنیا خزمەتیان بکە ئەگەر کەم دەزبوونی یارمەتیان بە سەردانیان بکە ئاوەکو دایک و باوک بەڵام وەکو عەقیدە ئەیانوێت شتێکت پێ بڵێن پێچوانەی دینە بە گوێیان مەکەلەوە هەرچەند زۆر بەڕێزن زۆر گەورن دایک و باوکە لە گوناها لا طاعة لمخلوق في معصية الخالق بەڵام لەولا لەگەڵیان چاک یان ئەم ئاەتە لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم إن الله يحب المقسطين أم آياتان ديك لزانين تفسير فرمي لواها تخواروا دايكي عايشة كبتبرز بو عفو أسماء هات بو مدينة بو لاي بو سرداني أوانا أيوش يعني زۆر بقول هینی نەبوو بڵێن دەرگای لێ نەکردو ئەوان نەکە تا پرسی پێغەمبەری کرد صلی الله علیه وسلم کە شتێکی ئەوە تی ئەو هاتووە حەزەکە سەردانی من بکە و ئەوانە و بەڵام بتپەرسە چاکەی لەگەڵا بکەم پێغەمبەر خوا فەرمی بەڵێ زانایان تەفسیر ئەفەرمون ئەمە لەوە هاتە خوار ئەم ئافرەتە نە شەڕی کردووە نە زەرەری بۆ مسلمان نە ئەو کەسێ بۆ لەوانەی مسلمانانی لە مەکە دەرکردو لە ژێر زەخت و زۆری ئەوە چاکەیان لەگەڵا بکە یا هەر ئەمە قاعیدە بۆتە قاعیدە ینی وكو علماء تفسير فرم العبرة بعموم اللفظ لا خصوص السبب يعني اللي يربى قشتي آياتك على بس رودا وناكا أفرمي أواني جنجان لقلا نكدون لما قالوا حالي خوتان دريان نكدون قناتان ناقا أن تبروهم وتقسطوا إليهم شاكيان لقلا بكانوا داد قرب لقلا أما قاعدة لقاعدة كان إسلام يعني كافر كان بيدين كان تقسيمك تقسيم بنديانك تصنيفيانك كافري محاربي أو لە جەنگای لە شەرتا ئێوە مسلمانیش هەڵسێ لە دەوڵەتی ئیسلامی شەڕکە شەڕی لەگەڵاکە نە کافر کە کافرێک و بە منەظەم و بە جێیش و بە هەموو شتێکی هاتووە شەڕی تۆ کات و شەڕی ئەوەکەی هەشیانە مصالحە ئاهلی سڵح و پەیمان هەیە لە بینە تا ئەو پابند بێت تۆش پابندی بێ سڵحەوە کە لە بینە ئەو بنود و خاڵ و شتانە نووسراوە هەیانە ئەهلی ذیمەیە ینی لە وڵاتی ئیسلام ئاژی و لە سای دەوڵەتی ئیسلامیە و ساڵانە سەرانەیە کەدا بۆ گیان و ماڵ و هەموو شتێکی و هەتا ئازادە لە ئاینەکەی خۆیان ئازادە لە هەڵسوکەوتی خۆیان بە شەرتێ نەیە زەرەر لە دەوڵەتی ئیسلامی بە بەڵام وەکو خۆی وەکو شتی شەخسی خۆی مەسە عێراق خوات و ڕێگری لێ ناکرێ مادەم لە مەزهەب و دینی خۆیان ڕێگە پێدراوی تێگەی بەڵام نەیە لەسەر جادابی خواتەوە بەزم دروستکا و ئەوانە لە ماڵی خۆی عێراق خواتەوە قەیچەکە معبەدیان هەیە لێیانە گەڕێ معبەدەکەیان بۆ خۆیان نمێنن و عیبادەتی تیاکەن کەنیسەیان هەیە پەرستگایان هەیە چیان هەیە چیانە بەتاتی گاور و ژوورەک هەمانە کافرێک کە مەسا حەزەکە بێتە ناو دەوڵەتی ئیسلامی و بزانێ ئیسلام چییە و دین چییە ئەمە وإن أحد من المشركين استجارك فأجره حتى يسمع كلام الله ثم أبلغه مأمنة أجر كافريك بيد دم باس أم قرآن وإسلام ببيسي توش بناي بدبابي لا بناي توها ببيسي دعاء قبولي بو يا قبولي نبو أجر قبولي نبو أبي بيتو شويني أماني خوي لكيوها تو بيتو كز دسي بنبا تقول أماني تو ولا بناي توها إسلام هواي هو ئیسلامەوە هەندێک کەس بە فەهمی سەقەتی خۆی ئیکا بە جڕوجانە و ڕووی تە ئیسلامە کەسی قبول نییە و من یەک نمونەکە لە کتێبێکا خوێندمەوە بەداخەوەی سەر چیە گەڕم نازانم لەکوێیە ئەڵێ لە زمانی عومەری کوڕی خەتابە ڕەزای خوای لێبێ زۆربەی ئەم وڵاتانی عێراق و شام و ئێران و یعنی تا ئەو لە ئێرانوانش ڕۆشتووە جێشی ئیسلامی ئاوەش تامی سڕ ڕۆشتووە ئەڵێ زۆربەی خەڵکی وڵاتانە وەکو عەقیدە و بیرروباوەڕ موسڵمان نەبوون کەچی لە سەیەم دەوڵەتەشا ژیاوە و زۆر بەشی ئەتوانی بڵێ ناڵێ وەڵای هەمووشی گاور و جوولەکە وەڵای
هی ئەم ئێران وشتە گاور جوولەکەش نەبوو شوێنەوار و ئەسەر و مێژ و کەلتوریشیان وەکو خۆی ماوە ماوە یعنی ئەمە وەگەنێ تەسامح و مسامحە و لێبوردن و چاوپۆشیکردنی ئەم ئیسلامە چەند گەورە بووە لە ئەو جوهی دەسەڵاتیە لەو کاتا کە وەکو بانێ بڕۆ ئاوا جێژی ئیسلامی فتوحاتەکە من مەبەستم ئەوە بوو لەم چوارچەوەیە بپرسم ئەهلی سونە و جەماعە با بڵێن مسلمانان هەمویان یەکدەنگن لە مەوزوعیان ڕاجایی هەیە وەکو جەنابەت ئاماژەت پێ ئەمانە من بۆ خۆن تو ئاەت و حەدیثن ئەمانە من بەڵام هەندێک لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ئەمە ئاەت هەر کەسێ مخالفەی بکە ئەسەن بۆ عەقیدەی خەتەرە جەنابەت ئاماژەت بەوەدا هەندێک بە هەڵەتێک ئێستا پێغەمبەری خوا باشە پێغەمبەری خوا سەڵسەم فەتحی مەککەکە ئەو مەککە کە پێغەمبەری خوا بە پەنهانی لێی دەرچووی ژرەتی کرد بە دزیوە نەبوو بێگومە دوای 10 ساڵ دێتەوە بە سەرکەوتووی ئەوان هەموو تێشکاون ها حتا هەندێک مقاومەشتی شەکەن تۆزە وردە شەڕی شەکەن بەعزێ لە هەندێک قۆڵۆ وایم دوای زان شتەکە لە چارانێ و تەسلیمە بێت ئێستا حسێب کە ئەم شاریمەکە کافرەکانی وەکوی هەمووی ئەسیر بێ وایە ڕوکمی ئەسیری هەیە چکە شەڕیشیان کردو شەڕیش نەکەن هەر ئەسیرن چکوانە کافر پێشتریشیان کردووە چەند جەنگیان کردووە لەگەڵ ئەمە بێباوەڕن ئەمە ئیسلام هاتووە سوڵتەیەکە و دەسەڵاتی پیا کردو بەسەر شارەکەیانە بە هەموو یاسایەکی نێو دەوڵەتی و عەسکەری و نازام چیە بێت چی بێمە ئەمە حاکمێکە چی بکە مەسا مەسیحیەکان چیان کرد لە قودسا کاتێ سەرکەوتن بە هەزاران کەسیان کوشت پێغەمبەری خوا حکمی کوشتن بۆ 3-4 کەس لەسەرکە کە هەندێکیان ئەڵێن ئەمانە هەر موسڵمان بوون مرتەد بوونەتۆ هەندێکیان زۆر دژایەتیان کردو چەند جار ینی عادیان کردو ئەوە نەکەن هەر دەستیان بەخێری موسڵمانان زیاتر کە خەڵک زۆر تەکلیفەکە لە هەندێکیان هەر خۆشە بێ باشە بەڵام هەموو ئامەی ئەو خەڵکە بە ئەبوو سوفیانەوە بەوان ئەسڵ ئەبوو سوفیان ڕێز لێگرێت کە سەرکردەی لەشکرەکانی کردو بەسەر پێغەمبەر ڕەزای خوای لێ بێ کە بەیانی کۆبنەوە هەموو خەڵک یەکو لە جارێ ڕۆژ یەکەم لیانەگەر خەڵک بچێتەوە ماڵی خۆی بسلاحەتی بکات تۆزە ترس و شتەکە بنیشێتەوە بەیانی هەموو خەڵک کۆبنەوە ئەڵێ چاوەڕوان چیتان لێ بکەم والله تۆ کوڕی چاک و برای چاک و برازای چاک ئێمە حەز چاوەڕوانشتی چاک دەکەن تو بە بنەماڵە پیاوی چاک بوون و ئەفەرمی ئیذهبوا فأنتم طلقاء بڕۆن ئێوە ئازادیان ئەکراشتی تریان لەگەڵا بکە مامەڵەی ئەسیریان لەگەڵا بکە دە ئێمە پێغەمبەری خوایە ساسم ئەمە گەورەترین نمونە نیە بۆ ئێمە کە بێگومان ئیسلام چەند مسامیح و لێبوردە و چاوپۆشیکەرە لە بەرامبەری هەڵەی خەڵکە ئەگەر پێچەوانش بێ لەگەڵا لە ئاینە ئەگەر دژایەتیشی کرد بێ لە ڕابردووە نەک هەر پێچەوانە بێ تەوانەوە کە کافرێکی بێەوەی ماڵ خۆیەتی هەر هیچ ئیسلامەقی نێ بەسەریوە بەتاتی گاور و جوولەکە بێ تێگەی لەسەر ئاینی خۆی بێ و ئەوانە بەڵام ئەوەی شەڕەکە ئەو شەڕەکە ڕوبەڕووی ئەمە بێت و جەنگی لەگەڵاکە ئەمش جەنگی لەگەڵاکە ئەوە یاسایەکی هەموو ئەدیانی ئەرزی و ئاسمانی ڕێکە بەوەدا بەڵام ئیسلام شەڕەکان و جەنگەکانیشی ئەخلاقی تایە مناڵ ناکوژێ ئافرەت ناکوژێ کەسێ ناکوژێ شەڕی نەکردوێ ئەسیری هەڵهاڵ نایکوژێ کابرا ئەسیر و نابێ بیکوژی ئەمە کۆمەڵی یاسایە ئەسڵەن ئەسیرەکان کە پێغەمبەری خوا لە غەزای بەدرا ئەسیریکردنییان خۆی گێڕێتەوە ئەڵێ پێغەمبەری خوا فەرمی سەوسم چاک بوون لەگەڵ ئەسیرەکانە ئێمە لای ئەنساریەکان بین ئەڵێ کەشتیان بووە خواردنە باشەکانەدا بە ئێمە خۆیان خواردنە بەسیتەکانە خوارد کە چوینەوە بۆ مەدینە هەندێکمان ئاوا بریندارشو بوون ئێمەیان سواری وڵاغەکانە کرد خۆیان بەرپێچوو ئەوە کەواتە هەر تێگەیشتنێک لە دەرەوەی ئەم نەرمونیانە تێگەیشتێکی یعنی تێگەشتنەکەی پێغەمبەر سەڵ لە موسەحابە و جیلی کە خێرالقورونە ئەوە نییە ئیتر ئەگەر قەیچێکە عالمێکە کۆمەڵێکە جەماعەتێکە پیا بوون ئێستا خەوارج لە مێژووی ئیسلاما پیا بوون خەوارج زۆر ئەهلی عیبادەت بوون زۆر قورئانیان لەبەر بوون زۆر قورئان خوێن بوون بەڵام تێگەشتنیان بۆ ئیسلام زۆر سەقەت بووە بۆیە پێغەمبەری خوا حەذەری داوە بە موسڵمانان فەرمێتی ئەمانە خەڵکانێکیان لێ پیا بێ کابرایەک لەوانە بۆتی لەنەوەی ئەمە پیا بن قورئانە خوێن ئالێرەیان ناچێتە خوار هەر لە بوگەرویانە ناچێت هەر لە زمانیان نایە هەر لە دەمیان نایە بەڵام ئەهل عیبادەتیش بوو دەی پێغەمبەری خوا فەرمێ يقتلون أهل الإيمان ويدعون أهل الأوثان ئەمانە ئەوە تێگەشتنەکان هەڵە گەڕاو بۆتەوە ئەهلی ئیمانە کوژن کە موسڵمانە بتپەرز وازیێنانەکە ئەگەمە پیامبەر وەسیەتی کردووە چاک بین لەگەڵیانە مامۆستای بەڕێز بابەتێک کە زۆر گرنگە لە ژیانی ڕۆژانەی ئەم سەردەمەیە وە تێگیران هەندێک جار ڕووەدا لە با بڵێن
پێگە کۆمەڵایەتێکانە لە میدیایە لە ڕوبەڕووبوونەوە و جەدەلە لە سیمینارە چوزانم بە نووسینایە ئەویش لە کۆمەڵگەیکی وەکو کۆمەڵگەی ئیسلامی کوردیە ئێمە زۆری نەمان مسلمانی هەم گرفت و کێشە و ئاریشەمان بۆ دروستکراوە بۆ ئاینەکەمان باشە ئەوە لە سەرانسەری دنیا و بە ئێرەشەوە هەمیش بۆ نەتەوەکە و نیشتیمانەکەمان دروست کراوە وەلا و بەرا بۆ ئاین و بۆ نیشتیمان چۆنە لە تێگەیشتنمان بۆ وەلا و بەرا و لە تێگەیشتنمانەوە بۆ ئەمە ئەبێت چۆن بێ وەلا ئەمان بۆ ئاین بۆ نیشتیمان بەرامان بۆ ئاین بۆ نیشتیمان چۆزانم ینی تێگیرانیان لە نێواندا هەیە یانیە وڵای بە تێگەشتنی من وەکو ڕوونیشێکەمەوە هیچ تێگیرانێک و ناڕێکێک لە بینی نیشتیمان و نەتەوە و ئیسلامانی چۆن چۆنیەوە چونکە ئەم سێشتە هەرسیانیان دروستکراوی خوا ئاینەکەی خوایە کە نردێتی بە پێغەمبەر سەڵسەم بۆ مرۆڤایەتی هەموو نردوێت لە دوای پێغەمبەرەتی تا قیامەت ئەم ئاینی هەموو بەشەرەکان بێ زمان ومن آياته خلق السماوات واختلاف ألسنتكم وألوانكم ئەو یەکێکە لە نیشانەکانی دەسەڵاتی خوا ئەم زمان و نەتەوە شتە جیاجیان هەیە لەبەرەوە چۆن ئەکرێت دوو شتی خوا دوو مەخلوق دوو کاری خوا سبحانه وتعالى تێگیرانیان ئەو بەشەرەکانە خۆیان تێگیران دروستەکەن بۆ چوونی بەشەرەکانە قەناعەتی بەشەرەکانە کار و کردەوە و هەندێک ئیشی بەشەرەکان ئەم ئیشکارانە دروستەکە مەسەلا خاک ئاینی پیرۆز کە بڵێیت تۆ بۆ مەهاتووە پیادە بکرێ و لە ژیانی مرۆڤەکان ژیانی لەسەر بەڕێوە بچێ و ڕێنیشاندەر و ڕێنمونیکەری خەڵکەکان بێ بۆ کاروباری دنیایان پێش قیامەتیان ئێمە گەر خاک و وڵات و نیشتیمانێک نەبێ خۆ لە هەوا ئەمە جێبەجێ بێ خۆ بێ خاکێکە بێ پێغەمبەری خوا سەڵسەم کەمەکە بەگیر بە کەڵک نەهاو چووی جلتی کرد بۆ مەدینەوەی خاکێک هەبێ ئیسلامەکەی لەسەر بنیاد بنێ ئەحکامەکانی ئەحکام عەمەلیەکانی ئیسلام غەیری نوێژ هەمووی لە مەدینە هاتە خوارەوە 13 ساڵ پێغەمبەری خوا لە مەککە بووە ئەحکامی عەمەلی و عیبادات و معاملات و شت دانەبەزی هەر عەقیدە و ئیمان و بەسەرهاتی پێشینان و کۆمەڵە بابەتی لەو جۆرانە بوو لەبەرەوە ئەرز و خاکێک پێویستە بۆی کە ئەحکامی ئیسلامی لەسەر جێبەجێ بکرێت وە میلەتێکیش هەر پێویستە قابل ئەم میلەتەی تر هەر میلەتی بێ بەڵام ئیسلام گەورەیەکەی لەوایە تەجاوزی میلەتی کردووە یعنی بەشەرەکان هەمووی وەکو یەکسێرەکە إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا يكسر من باتوا بوسر أصلي بشريت كامويا لآدم وحواب وأمويا يكسان الناس سواسية كأسنان المشط لا فضل لعربي على عجم ولا لعجم على عربي ولا لأحمر على أسود إن أكرمكم عند الله يتقاكم يا لا فهمي إلا بالتقوى کەواتە وەلا ئەکانمان لەسەر بابەتی ئاین سنووری بۆ نییە مسلمانێک لە هەر شوێنێکێ بێ ئەمە یاسا بەشەریە دەستکردە دنیایەکان ئەمەی دروست کردووە بۆ نمونە بڵێ ئێمە ئیسە لەسەر ئاسی جیهان وەکو ئاینی ئاسمانی سێ ئاین هەیە زۆر باو بێ بڵێ ئیسلام مەسیحیەت و نەسرانی لەگەڵ یەهودی و جوولەک باش شتی تریشی ئەڵێ مەستا ئەمە سابی ئەو چیوانە بەڵام ئەوتەرەوە تۆزە خلافیان لەسەرە بەس ئەم سێ ئاینە هەم ئەتباعیان هەیە هەم وڵات و نیشتیمان هەیە کەواکو تیا هەن سەرەکەی مەسە ئەوروپا هەمووی بە حسێب مەسیحیەتە بە هەموو بەشەکانی و هەموو بۆچوونەکانی ینی مەسیحەکە ئەرتۆدکس بێ یا کاتۆلیک بێ جوولەکەش ئەوەی لە زۆر شوێنی دنیا هەیە و ئێسەر لە فەڵەستین ئیسلامیش لە وڵاتانی تر هەیە ئیسلام کاتێ دەسەڵاتی بووە ئەتوانی بڵێ لەوە چێ ئەگەر بڵێم شتێ لە نیوەی سەر ئەس کەمتریایەک لە سەرسی دنیای گرتۆتەوە لە کاتی دەوڵەتی ئومەویا و لە کاتی دەوڵەتی عوسمانیا و لە کاتی دەوڵەتی عەباسیا و بەشێکی زۆری ئەم وڵاتانێنی لە مەغریبی عەرەبیەوە هەتا هیند و ئەوانە ڕۆشتووە چۆتە ناوجەرگەی ئەوروپاش چۆتە ناوجەرگەی ئەوروپا لە دەوڵەتی عوسمانیا تا ناوڕاستی ئەوروپا چوو باشە دەی ئەمە ئەو کاتە مشکلەی نەتەوەشت نەبووە کابرایەکی هەر وڵاتێ بوو بێت لە مەغریب بۆ چوە تا هیندستان ڕۆشتووە لەم عێراق و کوردستان و کابرا چۆ بۆ
بۆ سعودیە چۆ بۆ میسر زۆربەی ئەو قادە و سەرکردە و خوێنەوار و علەما شتە لە میسران کوردن چکە و کاتە لەگەڵ سەلاحەدین و ئەو جێیش و شتا ڕۆشتون لە شام و عێراوە عێراقەوە چوونەتە شام و میسر و لەوێ جێگیر بوون و بۆ ئێستا زۆر و زەبەنە کورد لە شام هەیە لە لوبنان هەیە بۆ ئەم کێشەکە ئێستا دوای دروست دوای حربی عالەمی ئەو وەختانە نەبووە یعنی کە دەوڵەتی حربی عالەمی یەکەمە و ئەزان کە ئیتر دەوڵەتی عوسمانی بەو شێوە نامێنێ ئیتر دابەشەکرێت دەوڵەتەکان کە لەژێر سای دەوڵەتی عوسمانیا بوو بە حیجاز تۆ بە یەمەن تۆ بە کۆی تۆ بە ئیمارات تۆ بە ئەفریقاوە هەمووی دابەشەکرێ بە ئێرانەوە دابەشەکرێ لەبەرەوە ئەم سنووری جوغرافیانە کە دروست کراوە ئەم وڵاتانە کە ئێستا باسی پێشکەوتن و ئازادی و مافی مرۆڤ و بنودی حقوقی ئینسان لە نێوەندە نێو دەوڵەتێکانە ئەمانە دروستیان کردووە ئەمانە دروستیان کردووە بۆ مەرامی خۆیان ئەوش مەسەلا هاتوو بۆ نمونە ئینگلیز و فەڕەنسا وا خەریتەکان کێشاوە بیرەنەوتەکانیان وەکو یەک بەرکەوێ ئیتر چی میلەتێکە کەوێتە ناو ئەو بازنە و چی ناکەوێت کەیفی خۆی دێنی میلەتێکی وەکو گوتان پارچە کردووە چوە مەسلحەتیوان وایە خواست بەڵام قەتەرێک کە بەقە و سلێمانیە بێ کودویانە بە وڵاتی ئیماراتێک کە نیوەی کوردستانە بێ کودویانتە وڵاتی نازانم فڵانیان کردوتە وڵاتی کەواتە مامۆستا سەرەن خۆشویستن و وەلا لێرەوە تاکێکی مسلمان هەیبێ بۆ تاکێکی تر شوێنێکی تر قەزەیەکی ئیسلامی تر ینی لار شوێنێکی ئەم دنیاە بۆچی ئەبێ نەنگی بێ لای خەڵکێکی من یەکەمە دوو قسم مامۆستا یەکەم مسلمان بۆی هەیە لەکو لە سەرەتای باسەکە وتمان پشتیوانی و خۆشەویستی و هەموو شتێکی بۆ مسلمان هەبێ لای کوێتنی ئەوکو دافعێکی ئاینی و دینی بەبارێکی کەشە مسلمانی ڕاستەقینە وەکو دینەکە وەکو ئیمانەکەی ڕێگەیەدا زوڵم و ستەم لە هەر میلەتێ بکرێ شوێنکەوتەی هەر ئاین و دینێ بێ ئەم قبوڵی نەبێ وەکو مرۆڤ وەکو ئینسان نابێ قبوڵت بێ چکە وەکو ئینسان وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم یعنی هەتا لەوێ ناڵێ مسلمان ئەڵێ بەنی ئادەم بەنی ئادەم هەر بە کوردیش پێڵێن بنیام یعنی مرۆڤ ئینسان وە قورئان زۆر جار دەستەواژەکانی فەرمێ یا ئەیوە الناس ئەوانەی کەوا بۆ گشتێ بە یا ئەیوە الناس دێڵێ ئەوانەی کە ڕوو لە مسلمانە فەرمێ یا ئەیوە الەذینە ئامەنوو معنای قورئان هەردوو یینەکەی هەیە هەردوو خطابەکەی هەیە خطابێکی ڕووی لە هەموو مرۆڤایەتیە بە مسلمان و نامسلمانەوە خطابێکی ڕووی لە ئیماندارە لەبەرەوە سێرەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم با معاهدەیەکی هەبوو لەگەڵ بەشێک لە بتپەرستانی قوڕەیشا لە مەکە ژیان کە پێم وایە خوزاعە بوو هاوپەیمانی پێغەمبەر بوون بەنو بەکر کە هاوپەیمانی قوڕەیش بوون شەڕیان بوو قوڕەیشیش هاوکاری کردن ئەوان 12 پیاویان هاتن بۆ مەدینە کە لە ئیتیفاقیان هەبوو ئەبێ هاوکاری یەک بن لەگەڵ پێغەمبەرە صلی الله علیه و سلم هاتن تیان ئێمە ئاوا زوڵمان لێکراوە چەند پیاوێکمان لێ کوژراوە توش عهد وا بووە کە واکو پشتیوانمان بکەی حەزەکەین دەرکەوێ پشتیوانیمان چۆنەکەی فەتحی مەکە لەوە ڕوویدا پێغەمبەری خوا لە بەهاناوە چوونی کۆمەڵێ خەڵکی بتپەرست کە هاوپەیمان بوون پەیمانێکیان لەگەڵ پێغەمبەر کردو لە مەزلومیەت تا لەگەڵیان هەبێ پێغەمبەر بەهانای ئەوانەوە چوو فەتحی مەکەی کرد لەمە گەورەتر هەیە ئاخر ئەم فەتحە لەوانەیە خەڵکی تیا بکوژێ لەوانەیە مسلمانی تیا شەهید بێ تۆ چی لەسەر کێیکەی لەسەر کۆمەڵی خەڵک کە زوڵمی لێ کراوە بە ناحەق خەڵکی لێ کوژراوە دیفاع لەوانەکەی مامۆستا لە بەرامبەرە مەسەن قەزێکی نیشتیمانی و نەتەوەییمان هەیە بەڵام ئەم قەزیە نەتەوەی و نیشتیمانیە هەندێک جار مەسەلەن گرفتێکی بۆ دێتە پێش کەسایەتێک نوێنەرایەتیەکە بۆ خۆی دینەکە ڕێت لێگرێ وەلا بۆ کەسایەتێکە هەبێ ئەمە وا ئەکا مەسەلەن وەلائیش بۆ نیشتیمان و نەتەوەکەت لە دەست بدەیت لێرە دوو قەزیەتە ئاراوە قەزەیەک کە حقێکی مەشروعە مەسا زۆرە میلەت کە ئەچەوسێتە و ژێرپی ئەخرێ و مافی پێشێلەکرێ ئەمە حقێکی مەشروع دیفاعی لێ بکەین بەڵام ئەم حەقە مەشروع جاری وا هەیە وەسیلەی دیفاعەکە قسەی لەسەرە یعنی بۆ نمونە بڵێم چی لە چلەکان و لە سیەکان و بۆتە باو لە وڵاتانی عەرەبی و ئیسلامی و بە وڵاتی خۆشمانەوە خەڵک تەبەنی فیکری مارکسی کردووە بۆ خۆڕزگار وایە ڕاست ئێمە پرسیارێکین لەو کەسانە لەو شۆڕژگێڕانە کە لە بەشەکانی کوردستانە هەڵساون بە شۆڕژ بۆ ڕزگارکردنی ئەم میلەتەکە ئەسڵی هەڵسان و شۆڕشەکە شتێکی ڕێگە پێدراوە مەشروعە و حەقێکی سروشتی هەموو میلەتێک کە مەزلومە دیفاع لە خۆی بکە بەڵام بۆچی مەسەلا تۆ بڕۆی فکرەیەک هەر هی بەشەرە هەرۆکو تۆ وایە ئەویش لە وڵاتێکی ترۆ بێنیتی
کە وڵاتە خۆشی بۆ خۆی داگیرکەرە بۆ وڵاتانی تر بەس لای تۆ خۆی وانیشاندا ڕزگارکەر و فریان ڕەسە آخر مارکسیێتە و کاتە لەو کاتە کە ئەو مارکسیێتە هاتووە زمانی ستالینە و دواترە و خڕۆشۆفە و ینی بە هەزار هەم مرۆڤیان کوشتە لە وڵاتی خۆیانە بە زۆر وڵات و میلەتیان چەوساندۆتەوە داپڵۆساندووە هەر تازەترین ڕوودا و لەم چەند ساڵانە مەسا چیچان داغستان ئەفغانستان ئەمانە خۆ هەر ئەو دەوڵەتە لە زمانی ئەو جوهی مارکسیێتە ئەو وڵاتانەی ئاوا لێ کردە لەبەرە تۆ دەی ئەمە خلافێکی فیکری و ئیمانی و عقایدیە خلافێکی نەتەوەیی نییە خلاف لەگەڵ نەتەوەکە ئێمەڵین مەزلومیەتی میلەتەکە من سەرەتای باسەکەوتم وتم کە مەزلومیەت هەیە مسلمان پێش هەموو کەس واجبێتی دیفاعی لێ بکات نایکا خەلەلی هەیە نایکا پێچوانی ئاینەکەی ئەجوڵێتەوە نایکا ئەسباب وەسایلەکانی وەکو لە بۆ ناڕەخسێ ئەگەر نا ئەبێ مسلمان پێش هەموو کەس دیفاع لە میلەتەکەی بکە پێغەمبەران بڕۆ هەموو قورئان بخوێنەوە بە درێژایی پێغەمبەران خاڵی هاوبەشی هەموو پێغەمبەران دوو خاڵی زۆر سەرەکی بانکردنی خەڵک بۆ ئیمان و تەوحید و یەکتاپەرسی و عەبدایەتی خوا لەگەڵ ڕەفعی زوڵمە لابردنی ستەم لەسەر خەڵک لە باسی هەموو پێغەمبەران ئیتر هەر یەکە لە شێوەیەکا خۆی بینێتەوە مەسا موسا کە بەسەر هاتەکەی لەگەڵ فیرعەون و گەلەکەیە بە درێژترین و فراوانترین باسە لە قورئانە ڕەمزی دیفاعکردن لە مەزلومە لە بەرامبەری زاڵمە ئەن ئەرسل مەعیە بەنی ئیسرائیل ولا تعذبهم موسا ئەمە بە فیرعەون ئەڵێ تۆ ئەم بەنو ئیسرائیل ئەم جوولەکانە لیان گەڕێ با لەگەڵ ما بچین بۆ شام زیان مەدە داوای موسا ئەوەیە ئەم میلەتە ڕزگارکا لەژێر دەست چەپۆکی فیرعەونە زۆر باشە مامۆستا کۆتا قسەمان کاتمان نەماوە کۆتا قسەمان لەم بابەتە بۆ مسلمانان چییە؟ وەڵی کۆتا قسە ئەوەیە ئەڵێم ئەگەر ئێمە وەکو پێویست لە وەلا وەڕا تێبگەین کاری لەسەر بکەین وە چەمکەکانی بۆ خۆشمان و بۆ مسلمانان ڕۆشنکەینەوە هەندێک خەلەلی گەورەمان هەیە ئێسا بۆمان دروست نەبوو ینی کابرای مسلمان نوێژەکات و شوێن کەسێکی هیچ علاقەی بە دینوەنی پەیڕەوی بەرنمەیەکە هیچ پەیوەندی بە دینوەنی پەیوەندی بە کوردی شۆن نییە خۆگەر میلەت و کوردە خۆ پەیوەندی بە کوردی شۆن نیەوە یعنی ئەگەر تو هەربێتە سەر ئەوە ئەگەر ئەوە بیانی کابرا بڵێ کاکە خۆی ئیسلامی ژە شوێنێکی تر هاتووە ێ باش ئەم ئیسلامە هەزار ساڵە هەیە لە ناوی بەس ئەمە 10 ساڵامی تر هاتووە ینی بۆ ئەمە ئەولاترە لەو ئەگەر هەرین بێ اینجا وەرە بەرنامەکانش هەڵیان سەنیانە بزانە ئەمە ئیسلام چی تایە لەگەڵ میلەتی کووردا یەک نەگرێتەوە لەگەڵ نیشتیمان و خزمەتی نیشتیمانە پێچەوانە بێ هیچی تیان نییە وەڵای ئەخی قسەش حەزەکەم دوو قسەی دوو عالم کە خۆیان ئەوروپین باس بکەم زۆر بە کوردی یەکەمیان مفەکیری فەڕەنسی زۆر ناودار غۆستاڤ لۆبۆنە ئەڵێ ئینە مسامحەتە محەممەد لليهود چاوپۆشی و لێبوردەی محەممەد بەرامبەر واليهود والنەصارى كانت عظيمة للغاية بەڕاستی زۆر لە چڵە پۆپا بوو ئەو چاوپۆشی و لێبوردەی محەممەد بەرامبەر جوولەکە و گاور کردی ئیتر لە قیمە و چڵە پۆپا و بەتایەتی جوولەکە هەرچی پیلانە گێڕایان لە دژی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە قورئان فەرمێ إن أشد الناس عداوة للذين آمنوا اليهود والذين أشركوا دەکەچی ئەو ئاوا بۆ لەگەڵ ئەمە کابرای خۆی مەسیحیە ماڵێ دوو ڕۆبرتسن ئەڵێ ئەویش زانایەکی گەورەیە إن المسلمين وحدهم تەنها مسلمانان بوون کە توانیویانە جەمع بين الغيرة لدينهم وروح التسامح نحو أتباع الديانات الأخرى توانیویانە هەم دەرهەق بە ئاینەکەی خۆیان زۆر غیرەت و ئازایەتی و شەهامەت بنوێنن دیفاعی لێ بکەن لە بەرامبەریشا گیانێکی لێبوردن و چاوپۆشیکردنیشیان بەرامبەر بە شوێنکەوتی ئاینەکانی تر هەبێ ئەمە شەهادەتی نامسلمانە بۆ مسلمانی ئێوە خاوەنی ئەو دینەین کە ئاوا وەسفەکرێت ئیتر بۆچی ینی بەچکە مسلمانێکی لای خۆمان وەڵا ئەم دینەیەکی بۆ نێڵان تۆ ئەم دینە دنیا کوژێ ئەم دینە قەت و عامەکە و ئەم دینە بە شمشێر بڵاو بۆتەوە ئەوە شەهادەتی خەڵکی زۆر خوێنەوار و زۆر ئاگا و بە وجدان زۆر بەڕێز دکتۆر محەممەد بامۆکی زانایەنی زۆر سپاس بۆ وتە بە پێزەکانتان وازاتان باتەوە سپاسان بینەرە بەڕێز و خۆشەویستەکان
کۆتایی گەیشتینە کۆتایی ئەڵقەیەم جاری بەرنامەکەتان تا ئەڵقەیەکی دیکە بە یارمەتی خۆی گەورە پێتان نگەینەوە شاد و سەرکەوتوو بن خواتان.